دوای مانەوەی بۆ ماوەی زیاتر لە 3 هەفتە لە وڵاتی ئەڵمانیا وەرگرتنی چارەسەری تەواوی تەندروستی. ڕۆژی شەممە مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی گەڕایەوە هەرێمی کوردستان. لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن بەرپرسانی باڵای یەکێتی و هاوڕێ و هاوسەنگەرانی و ئەندام و لانگرانی حیزبەکەی بە گەرمی پێشوازی لێکرا. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیشدا مەلا بەختیار باستێکی نەرم و قورگێکی پڕەوە وتی لە پلانێکی مەترسیداری جار خواردن دەربازی بووە. دکتۆرەکان پیان وتم ماوەیەکی کەم لە بەردەم ژیان تا ماوە فریاکەوە ناچار تەلەفۆنم بۆ هەواڵ قوبات کرد چون هەواڵ قوبات ئەمە سەرگوزەشتەی منە تکایە هەم بە پەیوەندیەکانی حکوومەت بڵێ هەم بە جەنابی سەرۆکی هەرێم بڵێ هاتینەوە بەردەوامە بین بێگومان ساڵانی ڕابردوو چۆن بووم وابم کەس چاوەڕوانی ئەوە نەکە هەڵوێستی بیر و باوەڕ و مەبادی خۆم بگۆڕم کەس چاوەڕوانی ئەوە لە من نەکە بە ئومێدی ئەوەی هەمومان تێبگەین نەکەر ئێمەمانان کە ساڵەهایە ئەڵێن وای لێت بە ئومێدی ئەوەین هەمومان ڕابچەڵەکەین نەکەر ئێمە دەستەیەک لەو خەڵکەی کە ڕاچەڵەکین بە ئومێدی ئەوەین هەمومان ڕخنە لە خۆمان بگرین هەر هەمومان ڕێگەکە ڕاستکەینەوە. بەپێی ئەو پشکنینە پزیشکیانەی کە لە وڵاتی ئەڵمانیا بۆ مەلا بەختیار کراوە و بەپێی چەند ڕاگەنراوێکی نووسنگەی ڕۆژنامەوانی مەلا بەختیار دەرکەوتووە مەلا بەختیار بە ژەهری جۆری جیوە ژارخوارکراوە و لە سەرەتادا کاریگەری زۆری لەسەر تەندروستی هەبووە بەڵام دوای ئەوەی لە هەردوو وڵاتی ئوردون و ئەڵمانیا پشکنین و چارەسەری بۆ کراوە ژیانی لە مەترسی ڕزگاری بووە. خاوەنشکۆ جەلالەتی مەلیکی ئوردن هاتە سەرخەت وتی تۆ میوانی منیت نوێنەرەکانی خۆی نار بۆ لای من و دەست بەجێ منیان برد بۆ پشکنین و دەست بەجێ موافقەتی جیهاتی ڕسمی وەرگیرا کە لە پشکنینی تایبەتی بە زووترین تەنها دەریخەن کە من چیمە و وایان کرد ئەوەی ڕوودا لە ناو کوردان نەبوو پەیمان شکاندن لەکوێ فێر بوون ئێوە پەیمان بشکێنن لەکوێ فێر بوون بەداخەوە ئێمە جاران خۆمان بە کوشتەدا بۆی هاوڕەیەکمان دەست دژمن دەکەوێ ئێستا بەداخەوە لە دوای چوارەمین کۆنگرەی یەکێتیەوە وای لێ هات خەڵک خواخوای بێ هاوسەنگەرەکانی لە ناو بچن یا خۆی هەوڵی لە ناوبردننی بدات بەداخەوە وای لێ هاتووە. بە درێژایی نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی خەڵک و ئەندامان و لانگران یەکێتی و هاوڕێ و هاوسەنگەرانی پێشوازیەکی گەرم و شایستەیان لە مەلا بەختیار کرد. هیوای سەلامەتی و تەندروستکی بە باشتر بگرێتەوە بۆ ئێمە و ئینشاءالله داواکانی لە کاک بەختیار نەوەکو عەشرەت نەک ئێمە هەموومان لە پشتی کاک بەختیارین. سوپاس خوا ئەکەم کە مەلا بەختیاری بۆ سەلامەتی بۆ ئێمەی گەڕانەوە. مەلا بەختیار ڕاستە لە خانەقین لەدایک بێ بەس مەلا بەختیار کوڕی کوردستان هەر چوار پارچەی کوردستانە. وردەکاری ئەم وەڵامی پرسیارەکانتان سەبارەت بەمە هەڵەگرم بۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسیم پسبینە لەسەر مەزاری مام دوای گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی بڕیارە مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی ڕۆژی یەکشەممە لە سەر مەزاری سەرۆک مام جەلال لە دەباشان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پەردە لە سەرکەیسی ژارخوارکردنەکەی لا ببات. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.